خاوەخانەی مەسکۆ لە ساڵی 1940 دامەزراوە لەلایەن مام مەسکۆوە کە خاوەنی خاوەخانەی مەسکۆ بوو کە ناویان لێنا مەسکۆ کە عالم خۆشیان دەویست ناویانە لە مەسکۆ لە هەر لەو کاتەوە حەیران بێژ و لاوەک بێژی هاتسویان دەکرد هاتسوی ئێرەیان دەکردەوە. بەڕێی من چایخانەی مسکۆ یەک وەکو مەوقعەکەی ئەکەوێتە نێو سنتەری شاری هەولێر شوێنێکی خۆشە لە قەدیمەوە تاوەکو ئێستا ئێمە هاتوچۆی ئێرە دەکەین. مەسکۆ شوێنێک کە ناسراوە لە هەولێر جاران و کەسانێکە باتوانە بۆی کە وەکو متمانەیەکی سەقافیان نووسینیان پێ بخشرا باید لێکوانە داهاتن دوێرە لە بەرەوەی نووسەران هەموو لێرە بوون بەڵام ئێستا کە سیمایکی دیکە بکرد سیمایەکە فراوانتر بۆ گەشتیاریە زیاتر لەوەی سیمایکی سەقافی بی. وەک لەقی کەرکووکی یەکێتی مامۆسایان هەستاین بە سازدانی مەراسیمێک و ئاهەنگێک سەبارەت بە پەروەردەوە یەکەمیان خەڵاتکردنی یەکەمەکانی شاری کەرکووک و هەروەها بۆنەی ڕۆژی 28 تەمموز ڕۆژە مەزنەکەی شاری کەرکووک کە خەڵکی بە شەرەف و بە ئەمەکی ئەم شارە لە خۆپشاندانێکی بێوێنەدا ڕژانە سەر شەقامەکان بۆ دژایەتیکردنی ئەو بڕیارە شەبینی کەوا لە بەغداوە دەرچوو. ئەو مامۆستا بەڕێزانە ئەو قوتابخانانەیەکەوە قوتابیەکانیان مزبێکی باشی هێناوە. کچێکی کوردم کە یەکێکم لە یەکەمەکانی سەر ئاستی عێراق توانیم نمرەیەکی بەرز بەدەستبێنم ئەوش لە سایی برا پێشمەرگەکان و بە هاوکاری خەزانەکەم و مامۆستاکانم و ئەمڕۆ کە هاوکاتە لەگەڵ ڕێکەوتی شەهیدکردنی پۆلێک لە مامۆستاکان ئینشەڵڵا ئەم سەرکەوتنی من بتوانم کەمێ لە خەمەکانی هاوڵاتیانی کورد لە کەرکووکەم بکەمەوە. هیوادارینە و کەو خەرکەی تێ تێرە گەشتیاری لە دوو خۆیرە پاک و خاوێن ڕاگری ئەو شتەی کاتی ئەو شتانە هەمووی هەرگری تۆ لە پاش خۆ بەجنێری ئانیم خابنێرە شوێنێکی کاتی گەشتیاری و شوێنێکی گەشتیاریە پێویستە هەموو لایەکەمان ئێرە پاک و خاوێن ڕابگرین. من داواکارم لە گەشتیارانە کە سەردانی ناوچەکە دەکەن زبل و خاشەک لە دوای خۆیان بەجێدێنێ ئەگەر بە جێژ دەهێڵن بەلایانی کەمەوە فڕێ نەدەن بۆ ناو ئەوەکەی بۆ ئەوەی ئەو تیمانێک هەجار بەجار سەردان دەکەن بۆ پاکردنەوە لەلایەن بنکەی گەشت و گوزارەوە بتوانین بە ئاسانی هەلگرین و بگوانێت بۆ شوێنی مەبەست.